ڕێکەوتنامەی شەنگال یەک لە باشترین ڕێکەوتنەکانی نێوان هەولێر و بەغدا بوو بۆ ئەوەی دۆخی شارەکە ئاسایی بکرێتەوە و ئاوارەکان بگەڕێنەوە سەر زێدی خۆیان. بەڵام گرفتە گەورەکە جێبەجێ نەکردنی ڕێکەوتنامەکەیە، چونکە تا ئێستا پەکەکە و گروپە میلیشیاکانی عێراق لە شەنگال ماون. ئەندامی چلێژنەی ئاسایش و ناوخۆی پەرلەمانی کوردستان دەڵێت پەکەکە خۆی نایشارێتەوە کە ئەوان هێشتا لە شەنگالن. بێگومان پەکێکە ماناوێ بەردەوام شنگارێ احتیمالە بیداەتێ بەحثکردن و پەکێکە نەمایە بەس جارێکا دی هەمان شێوەیە زبڕینەوە و پەکێکە هەبووناوێ شنگارێ بەردەوامەوەکی بەرێ هەبوونا پەکێکێ شنگارێ داخوازنامەیەکێ بۆ دەولەتا تورکیا و تورکیایان لەشکەرکێشیە بکەتە سەر شنگارێ یانجی طیارە شنگارێ قەسف بکەتن و بڕاستی شنگار نەها منتەقەیەکە جهێ مەترسیە. بە جێرەی ڕێکەوتنەکە دەبووە هێز جێکدارە نامۆکان بەو شارە شنگالیان چڵ بکردایە. ئیدارەدانی شارەکەیان ڕادستی خەڵکی ڕەسەنی ناوچەکە بکردایە، بەڵام سەر ڕای بەڵێنەکانی حکوومەتی عێراق تا ئێستام هێزانە هەرماون. چاودێرانی سیاسی دەڵێن جێبەجێنەکردنی ڕێکەوتنەکە دۆخی شەنگال خراپتر دەکات. ئەگەر هاتوو نەتەوە یەکگرتووەکان متمانەیان ئیتر لەمە پاش نابێ بە حکوومەتی عێراقی، ئەوە لە حاڵەتێک. لە حاڵەتی دووەم دەبینین بواری چەکداری لەناو ئەو منطقەیە هەر بەردەوام دەبی، ئاسایش و ئەمنیەتی خەڵک لە مەترسیدا دەبی. کلیلی ئەو کێشەیە حەشدی شعبیە لەو منطقەیە. ئەگەر هاتوو بتوانێت کۆنتترۆلیان بکە کەواتە ئەوە خاڵێکی ئیجابیە بنسبەت حکوومەتی عێراقی. و هەروەها لەوێن دەرێش ئێمە ئەو ڕێکەوتنامانەی کە لە میانی شەنگالەوە دەست پێ دەکات شتی دیکەی بەدواوەیە، مەسەلەن بۆ نمونە کەرکووک ناوچەکانی دیکە کە لەژێر دەسەڵاتی حەشدی شعبینە و بەڵام جێی ناکۆکە نێوان هەرێمی کوردستان و بە پێی مادەی 140. پێشتر قایمقامی قەزای شەنگال ئاماژەی بۆ کردبوو کە چەکدارانی پەکەکە تەنیا جلوبەرجی خۆیان گۆڕیوە و هەر لە شنگال ماون. ئەمەش وای کردووە تا ئێستا زیاتر لە 180 ئاوارەکانی شەنگال بۆی بوونی هێزەکانی پەکەکە و ناسەقامگیری و نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان نەگەڕێنەوە شەنگال. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.